دەستان خۆش بێ خۆشەویستانم لە گەڕای میدیا سڵاوتان لێ بێ لە تەلەڤیزۆنی گەڕیان لە ڕادیۆی گەڕیان لە گەڕیان میدیا لە سۆشیال میدیای گەڕیان ئەم کاتتان باش هیوادارم ساڵێکی هەمومان بەیەکەوە پڕ لە کێشمەکێش و ناخۆشی و بێموچەیی و نەهامەتی و بێکارەبایی و هەرچی قەیران هەمومان تێپەڕان بێ بە هیوایم پێبێنێ ساڵێکی نوێەوە ئێمەی کوردی نەکبەت هەر باو بووە وەڵین ساڵ بە ساڵ خۆزگەم بەپار بەڵام کام پار یا ڕێبی قەت خۆزگەم بەپار نەبێ هیوادارم 2024 قەت 2023 نەبێت ساڵێکی پڕ خێر و خۆشی بێ قەت نەڵێن خۆزگەم بەپار ساڵی نوێتان پیرۆز بێ خۆشەویستانم ئێمە لەم ڕۆی تر ئەتوانین بڵێم پیرۆزبایی ساڵی نوێتان لێ بکەین دەستمان کردێتەوە بەرنامەکانمان لە گەڕای میدیا ئەمڕۆ خۆشحاڵم لە ستۆدیۆیە هونەرمەندێکی ملی دەنگخۆش کە ئێستا گوێتان لەو ئاوازە بوو تۆزێکی قسەی لەسەرەکەین میوانمانەویش کاکە محەممەد بەکر ناساو بە وەسام حەمەی کاشێ بێوەش بڵێن نازناوەکەی تازاڕوە ڕۆشتەوە بەخێر بێ کاکە حەمەدسواسەکە مامە جەزاجان بەخێر بێ کاکە حەمەدجان پێشتر بەرنامەم بۆ کە دوی بەدڵی خۆمان نەبووە حەزمان کە بەرنامە بۆ دووبارە بکەینەوە چکە ئەو کاتە تەلەڤیزۆن نەبینێمە دەست و چاوتان خۆش بێ من زۆر زۆر خۆشحاڵم و شەرەفەتان بە من بەخشی بە چەندبارە هاتوومەتەوە بەرنامەکە و پێی گەورە بووم هیوادارم بتوانم کەشێکی خۆشیم ڕۆساسکەی
زۆر سپاس دەکەم سپاسی هەرێک لە کاکالان ڕەفیق ئالانی ژەنیاری زەڕوی بەتوانە کاکە ڕێبواری باڵەبان ژەنیاری باڵەبانی بەتوانە ئەندامی ئەو هەردووچیان ئەندامی کارای کۆمەڵەکەمان مامۆستا سەلیمی کەمانچە مامۆستا سەلیم ئەندامی کارای کۆمەڵەکەمان هەم خۆبەخشانە خۆشەویستانم پێشەوەی بێنمان بەنامەوە کەناڵە کاتن لێدوانیان لێوەرگرتی وتیان بۆ ئەم ساڵ چیەکەن ساڵی تازەیەوە ساڵان خەڵکتان ڕایەنا بۆ خەڵکانی کەم دەرامەتن پارەی ئەوان نییە بچن هۆتێلەکان و لە ڕێستۆرانتەکان کابراای 5 خێزانیە 6 نەفەر سەرخێزانە ناتوانێت بچێت برید ئەوە بە $100 ببڕێ ئێمە ساڵان کۆمەڵی هونەری میلی کوردستان بە خۆبەخش زیاتر لە 15 گروپمان لە شەقامی سالم و لە شوێنە گشتەکان دابەشەکرد بۆی خەڵگە چوو لێ بەبێ بەرامبەر هەتا درەنگایك شەو مایشەوەیکە بەڵام بەڕاستی ئەم چەند ساڵە وامەلیات و ئەو شوێنانە هەمی بەجێهێشت بۆ کەسانی کە بە شوێن پێکان ئێمە یاڕۆنەوە بیرۆکەکان هەمووی ئێمە بووە ئێمە مۆسیقا و ویستیڤال و نەورۆز و شەوی هێڵدا و هەموویمان کرد بە بۆنە و ئێستا خەڵکی تر ئەو بۆنانە ئەکاتەوە پاراستیان بەجێمە نەشتۆ بۆ خەڵکانە بە لە خزمەتیان نبین ئێمەش مادوین بەڕاستی 30 ساڵە و 30 ساڵە و کارە ئەکەین و بۆشمان کرێ بەردەوامە بووین بەڵام دنیای خەیران یەخی خۆشمانی گرتووی کۆمەڵەکەمان و ئەندامەکانمان هەرەوە بەس بێ کە لێرە ڕۆژانە ئەم هەموو هونەرمەندە بە خۆ بەخش مامۆستا سەلیم نیو سعات نابێت تەلەفۆنمان بۆ کردووە زەحمەتی کێشەوە بە خۆی کەمانەکەیەوە کاگڕێبوار بە هەمان شێوە کە پیشەیەکی تری هەیە بژێوی ژێین لەسەر ئەو پیشەیە بەڵام وازی لە پیشەکەینەوە تۆ بۆ ناو ستۆدیۆوە کاک محەممە و کاگالان و هەموو برادەرەکانم لە پشتی کامێرەوە کاک بوران و کاک ڕێباز و کاکە دیاری و مامە هێرش و هەموو کەسانی لەگەڵمانن بەڕاستی ئەوە توانین بەو شێوەیە خزمەتان بکەین و چەند بەرنامێکی تایبەتیشمان بۆ ئامادەکردوون بۆ شەوی سەری ساڵ لێرەوە خزمەتانەکەین و ئەگەر بمان بەخشن لەسەر شەقام نەبووین لەگەڵتانە کاکە هەموو ئاوازەی جۆمان لێ بوو کەمێک قسەی لەسەرەکەین لەبەر خاتری یەکشت بەڵێ بێگومان لەبەرۆنی بڵم من لێرە باسی خۆم بکەم ئەوە ئاوازی منە لە ساڵی 2001 بۆ هونەرمەندی دیێرین و دەنگخۆش محمود محەممەدم داناوە تۆماریشمان کردووە بەس کلیپمان بۆ نەکردووە هەندێک کوالیتی تۆمارکردنەکەی باش نەبووە تۆ هەرەوەی لێزانیە خۆت شتێکی ترەزانی بیاسی بووی وەڵای کا جەزایان تا منیش هەر لەو بەرنامەی تووە کە بڵاو کردەوە گوێویستی بوو منە پێشتی گوێویستی و ئاوازە نەبوو بووم هەتا لای خۆی نیە بەس لای خۆشی و ئاوازەی پێم وا بێبیر نەمابووی هەر لای من هەیە بەڕاستی هێشتا بڵاوم نەکردێتەوە پێویست ئەمەیە بە مفاجەیە بڵاوی کەمەوە بۆیە باسیشم کرد لەم بەرنامەیە ئاوازێکی تر بە هەمان شێوە حیجازکارە هی منە ئێستا بۆ بە ئاوازێکی میلی کاڵە تەنیا مەرەم شایە وەلام بێرەوە ئەڵم بە ئەوش بە دەردێەوە نەچێت لەم بەرناوێڵم ئەوانە ئاوازی من بن و ئەو ئاوازش کە باسێکم تەنها مەرەم شەو ساڵی 2008 بۆ هونەرمەندی دوورە وڵات نەجات غەفور کلیپیشمان بۆ کرد ڕەنگە کاگەرام بزانە کلیپەکەشی بینی بێ وایتە دوای دەماودەم هونەرمەندە میلیەکان وتوانێتەوە هەرچەندە لە مەقامەکە گۆڕیوێنە خەڵک پێ وایە ئاوازێکی میلیە جا من شانسیەوەم هەیە و دەری تۆڵی شەرەفیەوەم پێبەخشراوە کە بۆ هونەرمەندی دیێرین محمود محەممەد چەند ئاوازێک دابنێم کە ئەوە زۆر زۆر مای خۆشحاڵیمە من شانازی پێوەکەم ئازیزەکەم دەوەرەوەم بۆدانەوە ئەم ئاوازە ئامان خڕەجیان سێ ئاوازی منی تقریبان وڵات چوار ئاوازێکشی لە فستیڤالی فەڕەنسایە ئەویش هەر بیستم بارەکەی سەوزەوەش هەر ئاوازی من بۆ کە من خۆشحاڵم و کاکە حەما من ئەگە خۆی باسی بکە بە خزمەتی هەر خزمی هونەرمەندە دیێری هەم خەزورم و هەم ئامۆزازایشمە هەم خەزورێتی وم ئامۆزازاشێتی و هەم خێزانیشی پولمە بە ئەیتر کاکە ئەمان ماشەڵا خێزانەکە هەمویان دەنگ خۆشن محمود محەممەد ئەحمەد دەروێش بەرهەم عومار هەرێم کاکە حەما وەڵا هەمویان حەمەی کوڕی کاکە کاکە خیان هەم کاک ڕزگار ئەوە ڕزگارمان بینەچێت دوایی هەموو بەرنامەکانە بە خۆشحاڵیەوە بە شانازی و باس کاکە ڕزگار ناساو بە خۆشەویست بێگومانەویش هیچێکە لە دەنگ خۆشەکان مامەهێر شەزانەیە هەمەجان بەرنامەکە بە قسە واز ناکوژن چکە بۆنەکە وەکو باسەکەین بۆنێکی خۆشە ساڵێکی پڕ قوربەسەری بەجێڵین بە دڵی و خەڵکە خۆش بکە بزانین هیوادارمی ڕۆتوانی بێت ماشتێکی جوانکەین و ئەگەر کەم و کوڕێکیشم هەبێ پێما بێت نسەی ساڵێکە دابڕاون زیاتر ئەمە یەکەم بەرنامە کەم و کوڕیمان هەش بێ بێ بینەران و بیسەران داوای لێمان بکەین ئەمە خۆتە زایم سودوی لە هاوینە ساونای و لێساشە ئەوە سودیکە ها بە حاڵ جێگەمە بۆتەوە مامەستا سەلیم جێگەی قەوسەکەی نییە بارز خۆی حەز بکە بچینە لای بەرەمێکتر بە خۆشحاڵیەوە فەرۆ
بە قەولی کوردەواری بەخێر بێنەوە دەستان خۆشە جاران وترەوە بەخێر بێنەوە ئەنیکوای لە سەفەرێ بوو بوون کە تەواو بووە لە دوای بگۆرانیە بەخێر بێنەوە کۆمەڵە کۆمنتی زۆر جوان بواتووە ئالان فەخرەدین سپاس یەکەم خاتۆمانی لە ساوتان لێ بێ سپاس ئەحمەد گۆرانەوە هەر زۆر سەرسامی هوەری ئێوە هەموو خانەوە دەکەێت سڵاو ڕێزی نادووە خامۆش محەممەد دەستان خۆش بە سپاس لێوان کۆیی خات و لێوانجان سڵاو ڕێزمان ێدەمێکە جۆمان لە دەنگی یەکتر نەبووە لە بەرنمەکان دابڕاوین سڵاو بۆ تۆی بەڕێز ئەحمەد گۆران سڵاو ڕێز بۆ کاک محەممەد هەموو سافی گەڕیان مەزیزیرەکی هونەرمەند لە کەلارەوەڵە سڵاو بەخراتنی هاوڕێ ئەزیز مەکەم کاکە مەجید دەڵێ دوایین بەرهەم و لە خانەقی نەما جیزیرەکە ساڵە لە خانەقینەوە ساڵتان لێ بێ سڵاو بۆ کاکە مەجید هونەرمەند یەکەم بەرهەمی دوایین بەرهەمی کاکە حەمەد چێ دوای لێ پرسین بلە ڕەشی خۆمان هونەرمەند و دەنخۆشەویش هەر لە خانەوەدە سڵاوی ڕێزی نادووە ڕەحمانی حاجی ڕەحیم لە بەرلینەوە سڵاو ڕێز سڵاو ڕێزی نادوو بۆ هەمومان لە ئەڵمانیەوە سڵاو بۆ کاکە ڕەحمانجان حەمەی حاجی ڕەزا گوڵی نردووە چای ماچەکەم کاکە حەمە سپاس دەکەم ئەو بۆ گۆرانیە هەر خەمەکان ڕاو بنێ جاران وێنیتوە ئێمە هونەرمەندی میلێک یەک عادەتمان هەیە جا برادێک ئەو ساڵانی کە ئێمە لە کافتیای زادەش هەموو ڕۆژە چالاکیمان نەکەی باشە من تێ ناگەم و عادەمە هەمووی ئەو هەموو خەمخەبەتی لەم بەس بەڕزمی خۆتان ناکەون کاکە بۆ بکردین لە بەس بەڕزی خۆمان تۆ خەمی دنیاوەگە تۆ مامۆستاژیان هەیە خەیاڵی لای دۆلارەکان نەتی لە دوێنەوە زۆر دابەزیوە دۆلار ئەنوعی دەفتە دۆلاری ئێمە خەمیوانەمان نییە خەمیەوە دەی مامۆستا تۆ دابەزیوە پارەکان دانەبەزیوە ئەخەمان بەستم کە ئێمە و خەمانەمان نەبێ ئەیتە خەفەت لە چی بخۆین بۆچی دانیشین خەبەت بە پێچوانەوە پەیامی ئێمە هونەرمەندەوەی کە خەمەکانش لێوە دوورخینەوەمانێت دڵی ئەوە خۆشکەین حەمە جان وایە تۆش خۆ من مامە جەزایەکە بڵێم خەم فێری گۆرانی کردم بڕاکەوە ینی بە بۆنەی خەمەوە خەم فێری گۆرانی کردی گۆرانی شادی ژەڵێ ئێستا شادەکەی شەبێ بوتیرە لە بەرەوەی تر تۆ مادەم لە بوارەکە بێ لە هەمویان شارەزاوی کاکە ڕەحمانجان ئەڵێ گەڕیان میوانێکی شیرینە تۆش ئەزیز و خۆشەویست و میوانێکی ئازیزی هەمیشەیی بەرنامەکانمانی کاکە ڕەحمان سپاس دەکەم هەر لێرەوە تا بەرلین چاو ماجەکەم کاک سەباحی سەنتور کاکە سەباحجان ساڵی نۆ پیرۆز بێ لێرەوە تا سوید ڕە دەستان خۆش بێ دەستی تۆ خۆش بێ ئێمە لەسەر ڕێبازەکەی تۆ بەردەوامین ئەو فۆرکلۆری کە تۆ زیینو کردەوە لە ناو کووردا لە سلێمانی لە کوردستان ئێمە تا بۆمان کرێ بە هەمان شێوە خزمەتەکەین تو ئەوە دوور کەوتیتەوە لێمان لە تاراوگە چاوە ماجەکەم کاکە سەباحجان کاکە حەمەدجان خۆی من زۆر جارە وتووە تۆ لە سەرەتای بەرنامەوە خوا باسیوانە مەکە بەس وەڵڵاهی مەجبورم باسی بکەم مەسەلەن هونەرمەند دەمێنەوە هەر بۆ نمونە با کوڕەکانی سەڵات داودە بە نمونە باوەڕم پێ بکە ئەگە خۆی بڵم تروسکایی خۆشی لە دڵیان نەبووە لێرە دنیای دڵی خەڵک خۆش دڵی ئەو جەماوەری خۆش کردو لە ماوەی سەعاتێکی بەرنامەیە بەڕاستی خامۆش محەممەد دەڵێ بەرنامەکە جابەجارێک وەستی ئەوە مەگەر خەتی ئەتەرنێت بێ خامۆشی بەڕێز مستحیل لە بەرنامەکە ناوەستێت و دواتر توانی سەری بەرنامەکە بکەیتەوە چکە بە لە ناو چەناڵی یوتیوبمانە دووبارەیە و لە تەلەڤیزۆن ناوەستێ و لە فەیسبووکیش دوای بەرنامەکە بە کاملی ئەمێنێتەوە سڵاو لە یوتیوبیش دەتوان ئێستا لە یوتیوب ڕاستەوخۆ ڕات نیروان عومەر کاکە نیروانجان ئەڵێ یاخوا دەمی خۆش بێ زۆر زۆر سپاس کاکە چای ماچەکەم ڕۆ بەڵاست سڵاومانەی بۆ مامی ڕۆزی چای ڕۆزی ماچەکەم باش حەمەجان تۆ پرسیار زۆر لێ ناکەم چکە زۆر دەبنەمەداڵە پرسیارشتم زۆر لێ مەکات چینە لای گۆرانی باش من لە خزمەتانم ئەمێ لێرەوە سواسی کاک ئەحمەد گۆران کەم بەڕاستی ماندوو بووە هەچ کارێکم دیزاین و شتێک ئەوە بێ هەڵەسێ بە ئەو وەرگەی کردوەتە سەر خۆی لێرەوە پێم خۆشە دەستخۆشێری لێکەم و سواز بۆ ماندووبوونی کاک ئەحمەد ئێستا چیمان پێشکەشەکەی مەقام و بەستەکەی مەقام بەڵێ مەقامێکی بێ Abine gomi khna
کسی دیخال چاوم با ابینی گومی خناو دستنا حزب خار و خین چلو کیتی شتینا أغلى رما وها سودا
دەم خۆش دەستان خۆش بێت دەستان خۆش بێت دەستان خۆش بێ کاکە ڕەحمانی حاجی ڕەحیمی پێنجەری دیسانەوە لە ئەڵمانیەوە سڵاو ڕێزی نادووە ژاڵەڕە وەڵە سڵاومان هەیە بۆ مامی ڕۆزی جایتر هوندەرمەندی دەنخۆش لە هەڵەبجەوە کاکە نەریمان حەمە ساڵح حاڵە ئێوە خەمڕێن مامە جەزا بژین سپاس دەکەم یاسین قەرەداغی ڕێز و حورمەت و خۆشەویستی بۆتان هەیە هەر لە سویسرەوە تا ستۆدیۆی گەڕیان لێرەوە تا سویسرا سڵاو ڕێز بۆ تۆ خۆشحاڵم بەرنامەکەمان ئێوە ژاوە لە دوورەوەمان بینن لە تاراوگە و دڵی کوردانی تاراوگەش خۆشەوێ لەم کاتەیە ئەحمەد گۆرانە لە سپاسی پێزاینەکە دەکەم کاکە حەمەدجان شایان هەموو شتێکی جوانی برای ئازیزم سپاس زەو دەنگە خۆشە کاکە ڕەحمان بە جەناب دەڵێ مامە هێرش ئەمیدێرش برا و پشتیوان و پشتیوانی گەڕیان هەر لە سەرەتایدا مەزەرەنیوە تا ئێستا کە پشتیوانی سەرەکی گەڕیان میدیایە هەڵە سڵاو لە ڕادیۆی گەڕیان سڵاو لە کاکە حەمەگۆڵ چاوی ئەو ستافە خۆبەخشانە ماچەکەم هیوای لە ساغیان بۆ خوازم بە تایبەتی کاکە جەزا کە زۆر ماندووە لە سەرەکی خۆیان بەرنامەی پێشکەش بە کۆمەڵێک هونەرمەندی هونبوو ئەکات هیوای سەرکەوتن بۆ کاک جەزای برام تەمەەن درێژ بێ سپاس دەکەم مامە هێرژیان من دەست و چاو ماچەکەم یاسی قەرداغێڵە ئەوە تەخوازم لە نزیکەوە بە دیداری سەعدون عەسکەری شاد بوونەیە خۆزگە کە سایەتێکی پەرایۆزکرا و دەنگ و سەدایەکی خۆشیە لە ئێستادا تەنیا لە ژوورێکدا ژیان بەسەرەبات و لەبارێکی ناهەموارە بە سەرکردنەوەی گرنگە بەڕاستی وایە کاکە یاسینجان بەڵام ئێمە بەم بێ ئیمکانەتی و بەم خۆبەخشەی خۆمان لەم هەر لە ناو ستۆدە بچووکە باوەڕکە ئیمکانەتەوە نبچینە دەروی ستۆدەکان بچین لە شوێنان بگەڕین لەبەر بێ ئیمکانەتی تەنانەت کامێرێکمان نبچینە دەرەوە ڕووماڵی بەرنامێکی لەو شەوەی پێ بکەین گوڵ ئەحمەد ئەڵە کاک جەزا ماشەڵاتان لێ بێت تۆ چی چۆن ئەم دەنگە نابیانە دۆزیتەوە تۆ زۆر گەورەی زۆر سپاس دەکەم سپاس بۆ ڕستەکانە ئەڵێ چاوتان ماجەکەم گوڵ ئەحمەد لە بەریتانیا کاک گوڵ ئەحمەدجان ئەو چاوانەمی خۆشەویستی بەڕاستی ئەم دەنگانە ئەم دەنگە میلیانە ئەوەیە کە ئێمە بەدوایە گەڕین بەڕاستی بۆیە ئەو من ئەیان دۆزمەوە لە بەری خۆم وەکو کەسێک چۆن بە دوای شوێنەوار و بە دوای شتێکی تایبەت و دەگمە ناگەڕێ میشە بە دوای دەنگە جوانەکان ناگەڕم ئەم دەنگانەشی تر سواز بەخوا بە هاوکاری هاوڕێکانم لە کۆمەڵی هونەری میلی ئەم دەنگە جوانانە ئەدۆزینەوە بەخێر بکاکە حەمەدجان جایەکەوە شتەکانیان هەمووی ئاراسی توێە قوربان دڵیوانم خۆش کردوێ و توانی بێتم جێ باخێوان بم دەست و چایم گروپە جوانش خۆش بەڕاستی لەسەرەکی مادووبوون و خۆبەخشی خۆیان من لێرەوە دەستیان ماچەکەم لەشیان ساغ بێ دەست و چای تۆش خۆش بێ مامە جەزاکەم بە تایبەتی مامە ئالان زۆر هیلا بۆ پێمەوە سواسەکەم سواسی مامە ئالانیشەکەم ئەمە هێ ساغ بنێرم بۆ هاوڕیانی لایڤی تیکتۆک کەم ماوەیە لە بەرنمەکان بێبەشیان ناکەین ئەوانش بێبەش ناکەن ئێستا ڕاستەخوا حەمەدجان لە تیکتۆکیشەوە بینەرانمان لە تیکتۆک بینەرانمان ئێستا لە یوتیوب بینەرانمان لە فەیسبوک و لە تەلەڤیزیۆنی گەڕیان هەمووی بەڕاستەخۆ بینن دەست چاوتان خۆش بێ سواس دەکەم چینی لە گۆرانێکی بەڵێ گۆرانێکی شادە تەلەفۆنەکەم ناناسی دەنگە ڕێبەرجان بە پۆستەویدارەی خۆداخەوە بۆ ئێمە
دەستان خۆش بێ بەخێر بنەوە دەمتان خۆش بێ کاکە ڕەحمانی حاجی ڕەحیم لە ئەڵمانیا وڵ هەزار جار سڵاو لەو دەنگا بەڕاستی بێ ڕێکابەرن دەنجێکی ناوازەیە وەڵای دەنگی دڵی خۆش کردین ڕێز حرمەتێ بە هەموو دەستان خۆش بێ دەک بە قوربانی بم ئەو دەنگە خۆشە تەمە کاکە ڕەحمان ماڵی ئەوە بێ کاکە بەرهەم بازیانی هونەرمەند دەڵە سلااو ڕێزم بۆتان ئێمامە گیان هەمیشە تەندروست باش و سەرکەوتوو بن بۆ سڵاو بۆ کاکە بەرهەم بازیانی خۆشەویستانم ئێمە ئەسا هەست بە کاگورانی ژەکەم جاران سێ کامێرەمەنە بۆ ئێستا بۆ بەدوان داوای لێبوون نەکە ئەگە بوو بە یەکدانش ئیترەوە کاتە کاگوران ئەبێ بازەکەمان نەخاتە کادرەوە بمان بورن ئیتر ئەمە حاڵی گەڕیانە و برادێکیش لەسەر ئەو ڕخنی لە من و کاگوران گرت لە شوێنەکەی کاکە ئێرەش مەکەن بەگەڕێنەوەمان بۆ گەڕێن چیمانە وەڵی گەڕیان ئەوەی کە توانام ئەنا بووە بە خۆبەخش لەگەڵ ئەو ستا بە خۆبەخشمان دوونە ناسا چونێتە ناو خەڵکەوەی تر لە ناو خەڵکە هەستەکەین خەڵک جۆمان لێگرێ شتەکانمان نەبینێ دڵی پێمان خۆشە و زۆر جا پێمانڵن بەڕاستی دڵتان خۆش کردوین هەر دڵی دوو کەس وەکو کاکە ڕەحمان خۆش بین بای هەموو دنیا بووین کاکە حەمەجیان بەتاکید من دایم هەوڵ بۆ ئەوەیەم دڵی خەڵک خۆشکەم یان شتێ پێشکەشکەم خەڵک دەستخۆشکەریم لێ بکە هەموو جارەمە موتەوەتم حەزم لە شتی زۆر و بۆر نییە و کەس دوێ نەگرێت حەزم لە شتی کەم و پوخت ینی بمێنێتەوە لە ناو خەڵکە تۆ لە ناو خەڵکای ماچیش لای توێژ نە لەمانشمە پرسی لە مامۆستا سەلیمەوەن ئایا خەڵک لەبارەی گەڕیانەوە چی ئەڵێ مەسەلەن ئایا گەڕیان بووە بەو کەناڵێکە دەنگی میلیەکان بگەێنە بە ئەو خەڵکێکە بازاری هونەری ڕەسەنن بە قەناعەتی من گەڕیان بۆ بە قوتابخانەی زۆر کەس ینی بۆ بە قوتابخانەیە من سەرەتای دەرکەوتنی خۆشم بانەڵێم لە کەناڵی گەڕیانەوە دەستی پێکرد من سپاسیەوەکەم ببی بە ئەستێرە دەرفەتەتان پێبەخشی و من پێی گەورە بوو ینی بۆ بە قوتابخانەیە بۆ من ئێرە خۆی کەسانی بۆ چەنەهای وەکو منیش کەسانی وەکو تۆ لێت ناشەرمەوە بە بەرنامێک و دوان تەواو نبین زۆر جارێکی کاگورانە باسێکین دوێنێ هونەرمەندێکی لاوی دەمخۆش لێرە بوو ناوی کاکە لامۆیە قەناعەتم وایە بەدە بەرنامەش تێر نبین لەو دەنگانە هی بەڕێزت هی ئەو ئەو کەسانە لەبەرەوە من هیچم نەماوە ئەمڕۆ تۆ کۆکتێلێک گۆرانی وە خۆ دەتوانیت تێڵچێشێکی بەدوایەکە ئەیکەین بە دیاری بەرنامە حەزم لە مەستانەکە لە بەرەوەی زۆر ڕەفیق تەلەفۆن و پەیوەندی کرد گۆرانی مەستانەمان بۆ بڵێ بە مەقامەکە و بە سەرچاو مادەم وایە مەقامی چوار بەڵام پێشەوەی کە من دەست بکەین بە پێشکردنی بەرهەمەکە ئەمێ جارە لە ڕای ڕاستمەوە دەست پێ بکەم سپاسی بێپیانم بۆ مامۆستا سەلیم بکەم ئەوی شەر قوتابخانێکی هونەریەکە گەڕیان قوتابخانێکی هونەروی بێ ئەم چەندی هونەرمەندی پێگەێنێن خۆی لە خۆی قوتابخانێکی هونەریە و داێنەری زۆر شتە داێنەری مۆسیقای سەر شەقامە و هەمیشە خۆ بەخش بووە لەسەر شەقام لێرە لە وڵاتان لە زۆر شوێن مۆسیقای کوردی پێشکەش کردووە لە جۆرجیا لە ئەرمنستان لە ئازەربایجان لە ئەڵمانیا لە چەندی وڵات لە ئێران من سپاس دەکەم مامۆستا سەلیم جان سپاسی کاکە حەمەجیانێکم کامڕۆ لێرە تۆ دواوتەی خۆمەوە پێشکەشێکی هیچمە لای کاکڕێوە وڵای دەستی چایم ژەنیارانە خۆش بێ بەڕاستی مادوو بوون کەتابە جەنابی کاک جەزازارم هیلاکی بە هەموو تەواوی هونەرمەندان و کاکبورهان هەر ستافە جوانەکەتان کاک ڕێباز چەند ڕۆژێکە ئەگەم لێ خەریکن بەم بەرنامەی منەوە ئامادەکاری کراوە من خۆشحاڵم هیوادارم توانی بێتم ئادایەکی باشم کردووە هەقی و مادووبوونەی ئەوم کردی بێتەوە سپاسی تۆکەم جارێکتر ساڵی 2023 بەجێ وێڵی تۆش لە ناخۆشیەکان ئینشەڵا ساڵی تازە و پیرۆزبێت ئینشەڵا ساڵی داهاتوێ بە ساڵێکی پڕخێر و بەرەکەت سپاسی کاکە ڕێبوار و کاکە ئالانەکەم یەک بێ زۆر سپاسانەکەم کاک ڕێبوارجان تو هەمیشە هاوکار و پشتیوانمان بووی کاک ئالانەوە ئەتوانم بڵێم بە هەموو شتەکانی گەڕانەوە هیلاکە بەدەر لە کاری مۆسیقا زۆر سپاس دەکەم سواسی کاکبوران و کاکە ڕێبازەکەم لە پشتی کامێرە و لە جێبەجەکاری بەرنامە ڕێبازی دیجێ کە جوانترین شێوە بەرنامەکانمان نەگەێنێ بە ئێوە سواسی کاکەبورانەکەم سواسی مامەهێرش و کاکە دیاری و سافی بەرنامەکەم لەگەڵ دیارەکەی ئەم ڕۆمان کە گۆرانی مەستانەیە کاکە حەما لەگە گروپی مۆزیک ماڵاویتان یەکەم خۆتان لەگەڵ بەڵە باش.
جنايا لرخصار من مرونا جنايا لرخصار من مرونا ورنا شاونا قد الله كبخندا وتودي كبخندا وتودي قول بيقريان لنا خمايا هيدا